بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله سيدنا محمد وآله وصحبه ومن والاه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم اجعلنا ممن يستمعون القول فيتبعون أحسنه، وأدخلنا برحمتك في عبادك الصالحين، آمين. سەرەتا خۆشحاڵین کە لەگەڵ جەنابتان داین بۆ قسەکردن لەسەر بابەتێکی ئەتوانین بڵێن هەم قەدیم هەم حەدیث و بابەتێکی هەنووکەیی گرنگ، و جێگای ئەوەشە کە دەستخۆشی لە جەنابتان بکەین کە بەشداریتان کردووە لە بابەتێکی ئاوە هەستیار و زەڕوور و گرنگ کە پەیوەستە بە هەموو لایەکمان ئەتوانین بڵێن، چ ئەوەی کە لە ڕێگای ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیریە و چ ئەوەشی کە هاوسەرگیری ئەنجام داوە بێگومان ئیستیفادەی زۆر ئەکات لەو جۆرە خولانە کە پەیوەستە بە بابەتی زەواجی ناجیح یان هاوسەرگیری سەرکەوتوو. طبعاً پێشەوە بچینە سەرسوڵبی مەوزوع ئەسلی بابەتەکەی خۆمان، بە پێویستی ئەزانم ئاماژە بە گرنگی ئەم جۆرە خولانە بکەین لە چەند خاڵێک، بە تایبەتی ئەو خولەی ئێستای خۆمان کە باس لە زەواجی ناجیح یان هاوسەرگیری سەرکەوتوو ئەکا. بۆچی گرنگە؟ بۆچی زۆر بابەتێکی زەڕورە لە بۆ هەموو لایەکمان؟ طبعاً مەسەلەی زەواج خۆی لە خۆیدا بە پێوەری قورئان، بە میقیاسی قورئان، زۆر شتێکی گرنگ و زۆر گەورەیە مەسەلەی زەواج. چۆن ئێمە گەورەی زەواجمان لەبۆ بەدەر بکەویت لە خیلالی قورئانی پیرۆز، لەوە وەدەرئەکەوی کە خوا سوبحانه وتعالى لە بۆ ناسینی خۆی سێ ڕێگای لە بۆ ئێمە دەستنیشان کردووە، یان بەدیوێکی تر برێن سێ جۆری ئاياتمان هەیە کە لە ڕێگای ئەو ئاياتانە ئێمە خوای گەورە ئەناسین عەزە وەجەل، کە یەکەم واجبیش لەسەر ئینسان ئەوەیە کە خوای گەورە بناسیت سوبحانه وتعالى. ئێمە چۆن خوای گەورە ئەناسین؟ لە ڕێگای ئاياتەکانی خوا. ئاياتەکان دابەش ئەبن لە بۆ سێ بەش: ئايەتی کەونی، ئايەتی تەکوینی، ئايەتی قورئانی یعنی قورئانی پیرۆز. کاتێک کە الله عەزە وەجەل باس لە ئاياتەکانی کەونی ئەکا، ئەیان ژمێریت بە شێوازێکی زۆر، یعنی بەم شێوە دەست پێ ئەکا خوا سوبحانه وتعالى: ومن آياته خلق السماوات والأرض. يعني من لبو تبعيضة، يعني بشيك لآياتكان كدلالت أكا لسر عظمة إخوة سبحانه وتعالى چيا دروس كردني آسمان كانوا زاوية. أو مصطلحك لقرآن بكرهات وبمصطلح نوي إستا السماوات والأرض يكسان بالكون، يعني ما سوى الله، يعني أم قردونا خوای گەورە سبحانه وتعالى کە گەردوونی دروست کردیە ئاەتێکە دەلالەتەکە لەسەر دەسەڵاتی خوا سبحانه وتعالى. و دواتر مثلا ئەفەرمێ: ومن آياته الليل والنهار والشمس والقمر. هەر بەشێک لە ئاەتەکان کە دەلالەتەکە لەسەر دەسەڵاتی خوا سبحانه وتعالى شەو و ڕۆژە و خۆر و مانگە. دەی هەر بە هەمان ئەم نەمەتە، ئەم شێوازە، خدا سبحانه وتعالى فەرمێ چی؟ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا. يعني بشك لآياتكان إخوة أوية كالنظام زوجية داناوة. أم نظام زوجيته أبيت الدليل لسرد صلاة إخوة سبحانه وتعالى. ليرا قال إما مقارنة بكين لبين أم آياتانا لقر آياتي زواج إنجا تيأجين زواج چند قورية لإسلام، چەندە بە پێوەری قورئان زەواج چەندە گەورەیە. یعنی ئەگە هەر نمونەیەک بینینەوە، زانایان ئەفەرمون لە بینی ڕۆژ و ئەرزە، یعنی خۆر و ئەرز، مەسافەکەی چەندە؟ 156 ملیۆن کیلۆمەتر. ئەمەندە مەسافە خۆرەکە لە ئەرزەکەی ئێمە دوورە. قەبارەی ئەو خۆرە چەندە بەنسبەت ئەرز؟ ئەفەرمون 1,300,000 جار خۆر گەورەترە لەو ئەرزەی ئێمە لەسەری ئەژی. یعنی بە معنایەکی تر ئەگەر وادانین ئەو ئەرزە دووبارە و سێبارە و چەندبارە ببیتەوە،
ئەگەر 1,300,000 زەویمان هەبی هەر هەمووی لەناو خۆرە جێی ئەبیتەوە، یعنی ئەوەندە گەورەیە. باشە، یەکێک لە بورجەکان بورجی عەقرەبە، بورجی دوو پشک. لەناو ئەو بورجەیە ئەستێرێکی پرشنگدار هەیە، ئەتوانین بڵێن بچووکترینە بەنسبەت هەمووی لە ئەو بورجەی عەقرەبە، پێ ئەرێن قەلب العەقرەب، دڵی عەقرەب. زانایان ئەفەرموون لە خۆرەوە هەتا دەیتە سەر ئەرز، بەو هەموو مەسافەی کە هەیە بە حەجمی خۆرەوە بە حەجمی ئەرزەوە هەر هەمووی جێی ئەبیتەوە لەناو قەلبی عەقرەب. یعنی ئەمە شتێکی زۆر بەسیتە لەو گەردونە لەو کەونە کە خوای گەورە فەرمێ ومن ئایاته خەلق السەماوات والأرض. دەی ئەمە ئەوەندە گەورە بی، ئەی هەموو فەزا هەموو گەردونەکە چەند گەورەیە. دەی چۆن خوا سوبحانه وتعالى ئەمەی بە ئاەت داناوە، ڕێک کە باسی زەواجش ئەکاتن ئاوا بە ئاەتی دان. لێرەوە گەورەی زەواجمان لە بۆ بەدەرەکەوی کەواتە چەندی ئێمە بایەخ بە مەسەلەی زەواج بدەین، حاڵی بین لە مەسەلەکەیە چۆن یعنی زەواجێکی سەرکەوتوو بکەین، هێشتان شتێکی ئەو تۆمان نەکردیە. دواتر ئەم دەوراتانە ئەم خولانە بۆچی گرنگە لەسەر بابەتی زەواج؟ لەبەرەوەی ئەسڵ لە زەواج وەکو زانایان ئەفەرموون ئیستیمڕاریەتە، یعنی ئینسان کە پرۆسەی زەواج ئەکا بۆچی ئەیکا؟ هەر لە سەرەتاوە بەو نیەتە ئەکە کە بەردەوام بی لەو پرۆسەیە. اینجا لە ئیسلامەتیدا نەک تەنها لە بۆ دنیا، چونکە ئێمە وەکو موسڵمان ژیانی حەقیقی ئەو سەرمان هەیە کە قیامەتە. ئێمە کە پرۆسەی زەواج ئەکەین ئەبێ بەو نیەتە بیکەین نەک لە دنیا هاوسەر و هاوژینی یەک دیبین، ئەبێ لە قیامەتیشە و هەتا ئەچینە بەهەشتیش ئەبێ ئێمە بەو شێوازە زەواجەکە ئەنجام بدەین. خوای گەورە ئەفەرمێ سبحانه وتعالى والذين آمنوا واتبعتهم ذريتهم بإيمان ألحقنا بهم ذريتهم. ئەوانەی کە ئیماندارن و زوڕەتەکەیان شوێن پێی ئەوانیان هەڵگرتووە لە تەقوا و لە دینداریە، ئەفەرمێ ئێمە لە دواوە لە قیامەتە لە بەهەشتە زوڕیەت و خێزانیشیان پێ ئەگەینینەوە، کەواتە لەوێشەوە هەر هاوسەری یەکترن و هاوژینی یەکترن و پێکەوە لە بەهەشتە ئیدامە بە هاوسەرگیری خۆیان ئەدەن. دەیکەواتە ئێمە هەتا هاوسەرگیریەک ئەنجام بدەین کە ئیستمرارەتی تێدا هەبی، ئەوە لەگەر ئەسڵی زەواجەکەیە تێک ئەکاتەوە و مطابقە لەگەر زەواجەکە. وە لە فقهی ئیسلامیە ئەتوانین بڵێن جگە لە شیعەکان نەبیت، ئەوەی دی هەموو زانایان ئەفەرموون زەواجی موئەقەت دروست نییە، یعنی ناکرێت کەسێک هاوسەرگیری بکات لە بۆ هەفتەیەک لە بۆ مانگێک لە بۆ ساڵێک تەوقیتی تێدابی، ئەمەیان دروست نییە. لۆ چونکە گوتمان ئەسڵ لە زەواج بەردەوام بوون و ئیستیمڕاریەتە. اینجا ئەم خولانە بەڕێزان جانیبێکی تری گرنگیەکە لەوەدایە کە ئینسان بەهۆی ئەم خولانە کە بەشداری تێدا ئەکا، ئەگەر هەتا ئەوەی کە زەواجشی کردووە کێشە و مەشاکیلی ئەگەر هەبی کێشەکان کەم ئەبیتەوە. یعنی و چونکە ئەو ڕێنمایی و ئەو بابەتانەی کە باسەکرێن لەم خولانە ئەگەر ئینسان لە پێشی بچێتە ناو پرۆسەی زەواج جێبەجێ بکە، ئەگەر مشکیلەکان هەر بنبڕش نەبن بەڵام زۆر کەم ئەبیتەوە. و بە تایبەتی مەسەلەی تەلاق، ئێستا جەنابتان حتمما ئەزانن کە لەگەر ئەوەی کە مەسەلەی ئەنجامدانی مەشروعی زەواج یان پرۆسەی زەواج لە ڕۆژگاری خۆمان کەمی کردیە، بەڵام لە مقابل ئەوە ئەبینین ڕێژەی تەلاقەکە گەلێک زۆر سار بە ساڵ زیاتر ئەبی. لەبەرچی لەبەر ئەوەی ئەو کەسێک کە ئەم پرۆسەیە ئەنجام ئەدا واقعی علا بەسیرە نییە، بەرچاوی ڕووناک نییە، زەواجەکەی زەواجێکی هاوسەرگیرێکی ناجیح و سەرکەوتو نییە، لەبەر ئەوە لە نەتیجە بە زۆری وایە تووشی مەسەلەی تەلاق دێ. یعنی هەر بەپێی هەندێک لە ئیحساییەکان لە ساڵی 21 لەگەر 22 لە هەرێم لە کنەخۆمان بەپێی مەحاکیمەکانی باری کەسێتی ئەڵێ لە 21 بۆ 22 سەتان 19 ڕێژەی تەلاقەکە زیادی کرد. ئەمە گەلێک زۆرە. لە بالخصوص ینی لە هەولێری خۆمان 140 ڕێژەی تەلاقی زیادی کردو. یعنی لە 21 11,000 و با بڵێن قسوورە هەندێک عادەت بە شێوازە، بەڵام لە 2022 ئەبیتە نزیکەی 14,000 حاڵەتی تەلاق. کەواتە بەشداریکردن لەم خولانە وامان لەیەکە کە ڕێژەی تەلاقەکە زۆر زۆر کەمبی، چونکە ئینسانەکە بەرچاوی ڕووناکە لەوەی کە پێشی بچیتە ناو ئەم پرۆسەیە ئەزانی ئەو پرۆسەیە یعنی چی. بەڕێزان ئەگەر بینە سەر ناونیشانی خۆمان، ناونیشانی خۆمان ئەوە بوو کە
لە بۆ ئێمان دەستنیشان کرده بوو ئامادەسازی یان ئامادەیی لە بۆ پرۆسەی هاوسەرگیری یان هاوسەرگیری ناجیح و سەرکەوتوو لە ڕووی فکریەوە و لە ڕووی اقتصادیەوە و لە ڕووی ئیجتیماعی و کۆمەلایەتیەوە. طبعا ئەم بابەتە زۆر زۆر گرنگە، مەسەلەی ئیستیعداد، مەسەلەی ئامادەسازی لە بۆ ئەم مەشروعە گەورەیە. بۆچی؟ لەبەرەوەی لە ژیانی دنیای خۆمان ئێمە ئەگەر بمانەوێ هەر ئیشێک بکەین، ئەگەر مقدمە پێشی بچینە ناو ئیشەکە، ئەگەر ئێمە ئیستیعدادمان نەبی لە بۆ ئیشەکە، سەرکەوتو نابین لە ئیشەکە. تۆ ئەتەوێ مەثەرەن سەفرەیەک بکەی، سیاحەتێک بکەی، باشە ئەگەر لە پێشی بچی لە بۆ سەفرەکە بە هەفتەیەک بە مانگێک ئەتۆ ئیستیعدادت نەکردبی لە بۆ ئەوە بەرەو شوێ ئەچی، چەند ئەمینیەوە، بەرنامەکانت چۆنە، چی دەکەی لەو سەفەرە، ئەگەر ئەم شتانت حازر نەکردبیت، دواتر ئینسان متحەیرە بی، بەرچاوی ڕووناک نابیت، تام لە سەفەرەکەی خۆی ناکە. مەشروعێک ئەکەی، مەشروعێکی بۆ نمونە خانوبەرەیە، مەشروعێکی تیجاریە، هەموو ئەمانە پێویستی بەوەیە کە ئینسان پێشی داخلی ناو مەشروعەکە بێ بە ئیستیعدادی هەبی. دەی مەسەلەی زەواجیش ئەویش هەر مەشروعە، ئەویش هەر بینایە، ئەتۆ بینای ئوسرەیەک ئەکەی کە مجتەمع و کۆمەلگا لەو ئوسرەیە پێک دێ. دەی ئەگەر ئەم لە بینەیە باش بوو، ئوسرەکە چاک بوو، ئوسرەکەی تر چاک بوو، مجتەمعەکە هەمووی چاکەبی بەخۆی، کۆمەلگایەکی تەندروست بەرهەم دێ. بۆیە ئیستیعدادەکە لە بۆ ئەم بابەتی زەواج زۆر زۆر گرنگە. هەتا زانان ئەفەرمون ئەتوانن بڵێن قاعیدەی ئەساسی، یعنی بنەمای سەرەکی لە بۆ ئەوەی کە ئینسان حیاتێکی تەندروستی هاوسەرگیری دروست بکە، بریتیە لە مەسەلەی ئیستیعداد. اینجا یەکەم خاڵی ئیستیعداد ئەوەیە کە ئەم کەسە پێشی بچیتە ناو مەشروعەکە ئەبێ لە ڕووی فکریەوە، لە ڕووی تەسەوڕەوە ئەو کەسە ئامادەسازی هەبی لە بۆ زەواج. طبعا کاڵێن فکر یان تەسەوڕ، هەڵسوکەوتی ئینسان، سلوکی ئینسان هەمووی ڕنگدانەوەی تەسەوڕی ئینسانە. ئەتۆ ئەگەر بە ئیجابی تەسەوڕەکەت ئیجابی بی، هەڵسوکەوتەکەشت ئیجابی ئەبی، سەلبی بی سەلبی ئەبی. جا ئەگەر کەسێک هەر ئەسڵەن کە زەواج ئەکا هیچ فکرێکی نەبیت، هیچ بەرنامە ڕێژێکی نەبیت، ئەوە بێگومان فاشیل ئەبیلەوە. خۆ ئەگەر کەسەکە لە ڕووی فکریەوە شتێک لە خەیاڵیە هەبی، تەسەوڕی شتێک بکە، یان با بڵێن تێڕوانینی لە بۆ زەواجەکە دیاربی، بەڵام تێڕوانینێکی تەواو نەبی، جارێکی تر سەرکەوتوو نابی. بۆیە ئەبێ ئینسانی مسلمان پێشی ئەوەی بەشداری لە پرۆسەی زەواج بکە، ئەبێ بیرکردنەوەکەی ئیجابی بی. چۆن بیرکردنەوەکە ئیجابی ئەبی؟ ئەبێ مسبقاً تێبگە کە پرۆسەی زەواج بریتیە لە سێ خاڵی سەرەکی. یەکەمیان الزەواج مەسئولیە، الزەواج مەسئولیە. ئەمە لە ڕووی تەسەوڕەوە ئەبێ پێشی هاوسەرگیریەکە کە ئەنجامەدە بزانی مەسەلەی زەواج واتە بەرپرسیارەتی، ئەبێ پێشی خۆی حازر بکە لە بۆ ئەو مەسئولێتە. دووەمیان التەضحیە، الزەواج التەضحیە، باشە یعنی قوربانیدان. سێەمیان الزەواج هو قبول الآخر أو قبول الاختلاف. ئەبێ کەسێک کە پێشی بچیتە ناو پرۆسەکە ئەبێ وادانێت بەرامبەرەکە کە ئەبیتە هاوژینی، هاوسەری، اختلافی هەیە لەگەر ئەو، کۆپی ئەو نییە، وەکو ئەو بیر ناکاتەوە، کۆمەڵێک اختلافاتی هەیە. ئەم سێ خاڵە زۆر مهمە لە ڕووی فکریەوە، لە ڕووی تەسەوڕەوە بەڕێزە. یەکەمیان کە باس لە مەسئولیت ئەکەین، یعنی ئەو کەسێک کە ئەچێتە ناوە پرۆسێ پێشی ئەبێ زانیبی مەسەلەی زەواج هەر ئەوە نییە وەکو ئەوەی کە نیشانمان ئەدرێت لە ئەفلام و لە مەسەلەی فیلم و لە ئەوەی کە پێئێرێن خۆشەویستی و غڕامیات و یان ئەگەر لەسەر ئەساسی حب و ئەوە زەواجەکە کراتەوە و یعنی کۆتایی پێهات. ئەمە بەڕاستی زۆر هەڵەیە. هەر کەسێک یەکتیفا بەوە بکە تێڕوانینی لە بۆ زەواج هەر ئەوەیە کە مهم ئەوەیە ژن و پیاوەکە یەکتری خۆش بوێتەوە و ئەوە زەواجێکی فاشیل، ئەم کەسە سەرکەوتو نابی لە زەواجەکەی. بەڵکو ئەبێ بزانی زەواج مەسئولیەتە، بەرپرسیارەتیە، یعنی ئینسان کە هەتا بەتەنهایە و شێرن هەتا مجەڕەدە یان مفرەدە، ئەو کەسە تا ڕادەیەکی ئازادە، بەڵام کە ئەچێتە ناو پرۆسەکە تا ڕادەیەک ئازادەکەی لێ کەم ئەبیتەوە، حڕیەتی هەندێک کەم ئەبیتەوە. یعنی مەثەرەن گەنجێکە پێشەوەی کە زەواجی کردیە مەسئولەتی لەسەر شان نییە ئیلا مەگەر بەرامبەر بەخۆی یان بەرامبەر بەدایک و بابی.
بۆیە ئەو گەنجە ئەتوانی سەفەر بکە بە ئیسراحەتی خۆی مانگێک سەفەرەکە دوومان سەفەرەکە ئاساییە باشە یان مەثەرەن شەو بە درانجیەوە دێتەوە ماڵێ تا ڕادەیەک هەر ئاساییە لەبەرەوەی مەسئولە لە خۆی بەڵام کاتێک کە زەواج ئەکە ئەبێ بزانی بۆی نییە بە کەیفی خۆی سەفەر بکە لەبەر ئەوەی شەریکی حیاتی لەگەر هەیە نابێ بە جێبێری ئەو بچی سەفەر بکە و بەنسبەت هاتنەوە ماڵ بە هەمان شێوە خۆخەریکردن بە شتێکی تر ئیهمالکردنی خێزان لەبەر ئەوەی ئەبێ بزانی زەواج مەسئولیەتە جا کەسێک ئەگەر لە سەرەتاوە تەحملی ئەو مەسئولیەتە ئەکە با زەواجەکە بکە خۆ ئەگەر لە سەرەتاوە تەحملی ئەو مەسئولیەتە ناکە با زەواجەکە نەکە وەکوەرە نە لە خۆی تێک بدا نە لە هاوژینەکەشی تێک بدا وەزعی ئەویش خراپ بکە بۆیە ئەبێ بزانی مەثەرەن ئەم پیاوە کە هاوسەرگیری ئەکات کۆمەڵێک مەسئولیەتی ئەکەویتە سەرشە یعنی پاراستنی ئەو ئافرەتە ڕاگرتنی دڵی ئەم ئافرەتە و منداڵەکانی پەروەردەکردنی اینجا مەسکەنێکە پێداویستیەکانە هەموو ئەمانە مەسئولیەتە لەسەر شانی ئەو پیاوە ئەوەستی لە مەوتووە بۆیە مسبقەن ئەبێ ئیستیعدادی هەبی لە بۆ ئەو مەسئولیەتە خوا سبحانه وتعالى لە قورئانە ئاماژەی بۆ مەسئولیەتە کردیە کا فەرمێ الرجال قوامون على النساء پیاوەکان قوام و سیغەی مبالغەی قائمە یعنی لێرە بە معنە ئیدارەدان و بەڕێوەبردنە یعنی پیاوەکان ئەبێ هاوسەرەکانیان بەڕێوە بنواتە ئیدارەی ماڵەکە بکەن طبعا مەسەلەی قەوامیەت لە قورئانە کە باسی کردووە مەسەلەی زیاتر تەکلیفە نەک مەسەلەی تەشریف مەسەلەکە ئەوە نییە چێیان گەورەترە لە چێ چونکە خوای گەورە تەفضیلەکەی بڕاندیتەوە کە فەرمێ ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم ئەمە بەڕەگەز نییە ئەمە ژنە ئەمە پیاوە ئەمە فلانە وەفیسارە چێ لە هەمووی بەتەخواترە ئەوە لە کنخوا نزیکترە سبحانه وتعالى بەڕێزتر و گەورەترە ئەمە مقیاسە لە بۆ تەفضیل ئەو قەوامیەتە باس لە ئەرکە یعنی ئەو کەسە مادام پرۆسەی هاوسەرگیری کرد وەکو پیاو ئەبێ ئیدارەی ماڵەکە بکە یخۆ گەلێک جار وایە ئەوەی کە مدیری مەسەلەن مەدرسەیەکە مدیری شریکەیەکە خەڵکێک هەیە گەورەترە لەوی لە ڕووی زانستیەوە لە ڕووی شەهادەوە لە خوارەوەی ویشە یعنی مەثەلەن لە هەندێک کولیە لە بابرن عمیدی کولیە جار وایە پرۆفیسۆر نییە بەڵام لە ناو کولیەکە مەجموعەیەک پرۆفیسۆر هەیە چونکە ئەو بەڕێوەبەرە ئەو عمیدە بەڕێوەبرنەکە عایدی ئەوە دەبی کابرای پرۆفیسۆرەکە بەگوێی بکە ڕێنمایەکان جێبەجێ بکە ئەوە معنای ئەوە نییە ئەمیان گەورەترەیان لەسەر ئەوەیە کە چێ ئیدارەی وەزعەکە ئەکە ئەم قەوامیەتە باس لە مەسئولیەتە یعنی پیاو ئەبێ مەسئولیەتەکە جێبەجێ بکە بەنسبەت ئافرەتیش بە هەمان شێوە ئەویش کە شوو ئەکا پێشی ئەوەی کە شوو بکە ئەبێ بزانی بوون بە خێزان یان هێنانی خێزان مەسئولیەتە لەسەر شانی وەکو پێشتر لە بۆی ناکرێ لە ماڵی بابی مەثەلەن ئەو ئافرەتە بە کەیفی خۆی هەڵبستیتەوە بە کەیفی خۆی بچیتە دەرەوە یان مەثەلەن بەردەوام لەگەڵ عائیلەی خۆی بینا کە زەواجی کرد کۆمەڵێک شت ئەبێ وازی لێبینێ ئەبێ بەگوێی مێردەکەی بکە ئەبێ تاعاتی مێردەکەی بکە وەکو قورئان باسی ئەم مەسئولیەتەشی کردووە کە فەرمێ فالصالحات قانتات حافظات للغيب بما حفظ الله ئەو ئافرەتانەی کەوا صالحانە ئافرەتی ئەبێ قانیت بن قانیتە یعنی طائعە هەم لە بۆ خوا سبحانه وتعالى و هەم لە بۆ مێردەکانیشیان و مەسئولیەتی دووەمینی پاراستنی ماڵ و ناموس و کەسایەتی پیاوەکەیە ئەبێ ئافرەت بزانی ئەمە بەرپرسیارەتیتی نابێ تەسەڕوفێکی وا بکە خوا نەخواستە ببێتە لە کەدارکردنی شخصیەتی پیاوەکەی دووەمیان تەضحیە گوتمان پێشی ئەوەی کە کەسەکە زەواجەکە لە ڕووی فکریەوە ئەبێ بزانی زەواج قوربانی دانە یعنی ئەگەر زەواجێک لەسەر ئەساسی تەضحیە دروست نەبیت و زەواجێک تەضحیەی تێدا نەبی ئیستیمرار و بەردەوامبوونی تێدا نابی ئەم زەواجە بەردەوام نابی کارێن تەضحیە یعنی ئەبێ کەسەکە لە سەرەتاوە بزانیت کۆمەڵێک شت ئەبێ دەستی لەسەر هەر بگریت کە پاشەوەی کە زەواجی ئەنجامدا و جێبەجێ کرد باشە یعنی مەثەلەن بۆ نمونە کەسێک کۆمپانیایەکی هەیە هێشتا زەواجی نەکردووە هەموو ڕۆژ بۆ نمونە ئەچیتە کۆمپانیایەکە ئیشەکەی خۆی ئەکە بەڵام کە زەواجی کرد ئەکرێ هەموو ڕۆژ بچیت نابێ ئەبێت تەضحیە بە هەندێک لەو قازانجەی بدە لەبەر خاتەی هاوسەرەکەی هەفتەی جارێک بۆ نمونە ئەبێ سەفەری لەگەر بکە چوونە بازارێکی لەگەر بکە ئەبێ بەشێک لە ئیشەکەی خۆی داهاتەکەی خۆی
تەضحیەی پێ بدە. یعنی مەسەن لۆ نمونە کەسێکە خریکی نووسین و ئەوانەیە کە زەواجی نەکردووە ئاساییە وە کۆڵێن ئەتوانی زۆربەی کاتەکەی خۆی هەر خرێکی قەلەم و نووسین و ئەوانە بێ، بەڵام کە زەواجی کرد ئەبێت تەضحیە هەندێک بەوە بدە، ئەبێت هەندێک وەقت یەکلا بکاتەوە تەرخانی بکە لە بۆی لەگەر هاوسەرەکەی دابنیشی، پێکەوە گفتوگۆ بکەن، پێکەوە سەفەر بکەن، شتەکان بکڕن، باشە پێکەوە مەسەلەن نانێک بخۆن، ئەبێت تەضحیە بە هەندێک لەم شتانە بداتن. طبعاً ئافرەت بە تایبەتی ئەبێ بزانیت کاتێک کە زەواج ئەکە ئەبێ ئامادەبی قوربانی زۆر گەورە بدە لە بەوەی کە زەواجەکە سەرکەوتوبی. دکتۆر محەممەد شەعال کە تەبیبی ئەسنانە باسی خۆی ئەکە ئەڵێ لە مەرحەلەی کۆتایی کە دەرچوین ئێمە 40 نەفەر بووین کە تەخەروجمان کرد، لەوانە تقریباً 18یان ئافرەت بوو، ئەوەی تر پیاو بوو. ئەڵێ لە ئەوائیلەکان دیارە خۆی ئەوائیل بووە، بەڵام ئەرێ یەکەمەکە لەسەر دوفعەکە ئافرەتێک بوو. ئەڵێ دواتر متابعەم کرد بزانم ئەم خوشکانە چیان کردووە، ئایا مەسەلەن عیادەیان داناوە ئیشی طبی ئەکەن، ئەڵێ تەماشەم کرد یەکی یان دوو ئیشی طبیان ئەکرد، ئەوەی دی هەمووی وازی لە شەهادەکە و لە ئەوەی هینا بوو. لەبەر چی؟ لەبەر خاتری زەواجەکە، لەبەر خاتری پەروەردەکردنی منداڵەکە. ئێمە تەضحیە نییە؟ ئەگەر تەضحیە نەدا برێ وەڵانە ئەمن هەردەبی شەهادەکەی خۆم هەردەوامەکەی خۆم لەوایە بۆ ڕێک نەکەوی. خۆ تەبعاً ئەگەر ڕێک بکەوی هەم وەزیفەکەی خۆی ببینیت ئەوە نورون عەلا نور، چاک و چێتر، یعنی ئیشکال نییە، بەڵام کە بۆی ڕێک نەکەوی ئەبێ ئامادەبی تەضحیە بە هەتا خوێندنەکەی خۆی بدە، بە شەهادەکەی خۆی بدە، لەبەر ئەوەی زەواجەکە گرنگترە لە شەهادەکە، لەبەر ئەوەی دروستکردنی ئوسرە گەورەترە لە مەسەلەی خوێندنەکە. یعنی ئمە کاغەزێکە و یعنی هەر دنیای تۆزێک بەهایەکی هەیە، گەرنە لە واقعدا شتێکی وان نییە. ئەوەی کە گرنگە با بڵێن ئوسرەکەیە، هەر لۆیش خوای گەورە سوبحانه وتعالى ئەو دەوافعی داناوە لە بۆ ئینسان، مەسەلەن دافعی شەهوەت بۆ چییە؟ بۆی لەو ڕێگایەوە ئینسان پاڵ بدە لە بۆ زەواج هەتا بەقای نەسلەکە بمێنیتەوە. بەڵێ ئێمە گەر تەماشە بکەین جەنابتان ئەزانن یعنی گەورەترین کەس سەیید الخەلق چییە؟ پێغەمبەرە صلی الله عليه وسلم. باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچیتە داخوازی ئافرەتێک کە بە ناوی ئومی هانی. ئومی هانی خوشتی ئیمامی عەلیە، چیژی ئەبوو تاڵیبیە. باشە ئەچیت داخوازی ئەم ئافرەتەی ئەکا. بۆچی داخوازی ئەکا؟ طبعاً مێردەکەی ئەمری منداڵی گچکەی هەنە، ئایا وەکو چاکەیەک هەل جەزا و الإحسان لە الإحسان، کاتی خۆی کە ئەو گچکە بووە ئەبوو تاڵب بە خێوی کردووە یارمەتی داوە بۆی ئەم چاکەیە ڕاست بکاتەوە، وتی ئەم ئافرەتە داخوازی ئەەکەم هەم بە خێوی یەکەم هەر بەشک و منداڵەکانیشی بەخێو بکەم. باشە پێغەمبەر صلی الله علیه و سلم نەفەرێک ئەنێری لە بۆ داخوازی ئەم ئافرەتە، ئەڵێ چی؟ ئەڵێ جوابەکەی ئەوانێرێ یا ڕەسوول الله ئەمن داوای لێبردن ئەەکەم، داوای ئیعتزار ئەەکەم، لەبەر ئەوەی ئەگەر زەواجەکە ئەنجام بدەم ئەگەر مافی تۆ بدەم لەوانەیە نەقسم هەبی لە پەروەردەکردنی منداڵەکان، خۆ ئەگەر مافی منداڵەکان بدەم لەوانەیە نەقسم هەبی لە جێبەجێکردنی مافەکەی تۆ. جا ئەگەر ئەمەیان بی هەر گوناح ئەمەشیان بی هەر گوناحەنە ئەوەی ناکەم باشتر، بۆی داوای لێبردون ئەەکەم. ئەمە تەضحیە نییە؟ یعنی ئەمە پێشی زەواجی یەکەمی بڕیاری داوە کە زەواج یعنی تەضحیە، یعنی ئەگەری هەیە کە پیاوەکەی بمری دواتر ئەبێ منداڵەکان پەروەردە بکە، تۆ تەسەور کە یعنی ئەو مەنسەبە گەورەی لە دەستە خۆدا لەبەر خاتری زەواجەکەی یەکەمی. مەنسەبە گەورەیەکە کە چییە؟ کە ئوم المؤمنین، دایکی ئیمانداران نەبوو بە دایکی ئیمانداران. خۆگەر مێردی بە پێغەمبەر کرد بە صلی الله علیه وسلم و ئەزواجه ئومەهاتهم، خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دایکی ئیماندارانن. اینجا بە مستەلەحی ئەوڕۆ خانمی یەکەمەوە نیە، پێرەن خانمی یەکەمەوەی کە خێزانی سەرۆشی حکومەتێکە، یدی پێغەمبەر صلی الله علیه وسلم بابرێن گەورەی هەموو عالەمی ئیسلامی بوو، بگرە گوتمان سەیید الخەلقە چ نەوع مەنسەبێکە، بەڵام تەضحیەی بەخۆیدا چونکە زەواج تەضحیەدان و قوربانیدانە. باشە لە بۆ پیاو نمونەیەکی تر بینینەوە، جابری کوڕی عەبدوڵڵاه، طبعاً بابی عەبدوڵڵاه لە غەزای ئوحود شەهید بوو، خوای گەورە دەرەجان عالیکە لە بەهەشت، کە وەفاتی کرد کۆمەڵێک منداڵی بەجێهێشت. لە ڕیوایەتێکە ئەفەرمێ 7 کچی هەبوو لەگەر جابر، لە ڕیوایەتێکە ئەفەرمێ 9 کچی هەبوو. باش
پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر مراعاتی جابری ئەکرد، یعنی هاوکاری ئەکرد. لۆ ڕۆژێک پرسیاری لێەکە، یا جابر هەل تەزەوەجتە؟ ئەڵێ زەواجت نەکردیە؟ چکە ئەیزانی ئەوە بابی شەهید بووە و باشە چێ سەرپەرشتیانەکە دیارە وا پێچی، ینی دایکشی نەمابیت. جابر ئەفەرمێ بەڵێ یا رەسوڵ الله، ئەفەرمێ بیکڕەن ئەو ثەیبەن، ئەوەی کە هیناوتە کچە یاخود بێوەژنە، ئەفەرمێنە ثەیبەن، ئەفەرمێ هەللا بیکڕن، خۆزگا کچ بە، لەبەرەوەی گەنجە، یعنی بەنسبەت گەنج تەبعی وایە، ینی مەثەلەن بە تایبەتی لە یەکەم زەواجە، یعنی هەردووشیان وایان پێ باشە، وایان پێخۆشەکە کچ بیت باشە. بەڵام ئەو ئەفەرمێ نەخێر بێوەژنە. بۆچی ئەفەرمێ بێوەژنە؟ گوتی یا رەسوڵ الله، لەبەر ئەوەی بابم کۆمەڵێک یعنی خوشی لە بۆ ئێمە بەجێهێشتووە، یخۆ ناکرێ منیش ئافرەتێک بینم هەر لە تەمەنی وان بی وەکو ئەوان بیت، ئیدارەی مارەکەی پێنەسوورێ. بۆیە ئافرەتێکم هینا کە لە ماڵداریا بزانیت هەم شیوێکمان لە بۆ لێ بنێ و هەم ینی ئەوان سەرپەرشتی بکە و وەکو برێ هەتا گەوریان ئەکە و بیانگەینی تێ ڕێگای خۆی. ئەمە تەضحیەیە، ینی زانیوێتی مەسەلەی زەواج هەر مەسەلەی وەکو ئەڵێ بابەتی شەهوەتی نییە، بەڵکو زۆر شتی دیکەی لە پشتە. اینجا خاڵی سێم بەڕێزان گوتمان لە ڕووی فکریەوە ئیستیعدادی فکری ئەوەیە کە ئەبێ بزانیت پێشی داخلی ناو پرۆسەکە بی، ئەبێ بزانین ژن و پیا و خوای گەورە بە مختەلیف و بە جیاوازی دروستی کردوون، نەک هەر لە بۆ ئینسان بگرە هەر لەو گەردونە تو تەماشاکەی ڕەنگەکان جودان، شتەکان جودان، چیایەکان بەرز و نزمی تێدایە، هەتا زانایان ئەفەرمون جەمالی شتەکان بە ئیختیلافە، یعنی ئەگەر ئەم ئیختیلافە نەبیت ئەو جەمال و جوانیە نابیت. و دواتر زانایانی مەنتیق و لۆژیک ئەڵێن ئەگەر دووشت لە هەموو سیفات وەکو یەکتر بوون، سیفەتی دوایەتی لەدەست ئەتەن، یعنی ئەو کاتی هەردووشیان ئەبن بە یەک. کاتێک ژن ژنە ئەبێ ژن وەکو خۆی ژن بی و پیاویش پیاوی. بۆیە خوا سوبحانه وتعالە کە ئەم زەوجیەتەی داناوە بۆ چییە بەڕێزان؟ خوای گەورە خۆی خاڵقە، دەزانی ئەمانە لێک دیجوتە و ئەزانی هەردووشیان نەقسیان هەیە، ئەیەوێ لە ڕێگای زەواجەکە تەکمیلە یەکتر بکەن. بۆیە زەواج یعنی تەکمیلکردنی یەکتر. زەواج ناکرێ برێ زەواج یعنی ژن و پیا و یەکسانن، ئەمە زوڵمکردنە لە ژنیش و لە پیاو. بۆیە خوای گەورە فەرمێ وەلەیسە الذەکەڕ کەلئونثە، ذەکەر وەکو ئونثا نییە، نێر وەکو مێ نییە. باشە، ئەمە معنای ئەوە نییە یعنی نەقسێک بی لە بۆیان، نا، یعنی هەردووچیان یەکتر تەواو ئەکەن. خوای گەورە سوبحانه وتعالە هەندێک صفاتی بە پیاو داوە، بە ئافرەتی نەداوە. لێرەوە پیاوەکە تەکمیلە ئەکا لە بۆ ئافرەت، و هەندێک صفات ئافرەت هەیەی وەکو مەسەلەن حەنونی و عەطف و سۆز و ئەوە لە پیاوە نییە، ئافرەت تەکمیلەی پیاو ئەکا لێرە. بە هەردووچیان ماڵەکە بەڕێوە ئەبن، بە هەردووچیان نەقسەکە پڕ ئەکەنەوە. باشە، بۆیە ئەبێ بزانیت کاتێک کە زەواج ئەکا مەسەلەن پیاوەکە نابی وا تەسەوڕ بکە، بیر بکاتەوە، ئەبێ ئەم ئافرەتە ڕێک کۆپی ئەوبی، ئەو تەسەوڕی چۆنە دەبی ئاوابی، ئەو چ خواردنێکی پێخۆشە هەر دەبی ئەو خواردنەبی، ئەو چ سەفەری بۆچێ پێخۆشە هەر دەبی ڕێی ئەوبی، نابی. باشە، وە لە بۆ ئافرەتیش بە هەمان شێوە ئەبێ هەردووچیان مڕاعاتی یەکتر بکەن. اینجا ئیسلام وای کردووە کە ئەگەر ئێمە بەم شێوازە زەواج بکەین، دواتر ئەو فروقانەی کە هەن، ئەو ئیختیلافەی کە هەیە، هێواش کەمتر ئەبیتەوە، یعنی ئینسیجامێک پێکەوە گونجانێک زیاتر دروست ئەبی بە مروری زەمن، چونکە لە بیدایەتەوە ڕەچاوی ئەو ئیختیلافی کردووە، قبولی یەکتریان کردووە. خوای گەورە فەرمێ سوبحانه وتعالى لەبارەی هەبوونی اختلاف و ضرورەتی اختلاف فەرمێ ولو شاء ربك لجعل الناس أمة واحدة ولا يزالون مختلفين إلا من رحم ربك ولذلك خلقه. أفرمي خواهي قوري أقر بيويستبا خلشي همي أكرده يك أمت، يعني يك بير، همي مسلمان أبو بونمونا، همي إيماني دينا، بلام خواهي قوري نيويستيا. طبعا هرچنده ولا دروي موضوعي خوش معنا، بلام بابتك قدرية، قضاء وقدريشة، يعني خلقك قلي أو أكادر خواهي قوري بي خوش نبو ولوي أمن ساك نبوما، بلام خواهي قوري فرمي أقر حزي كردبا هموي أكرده إيمان دار، بس كني كردوتا إيمان دار كواتا چون توبزي ليكا بكا بكافر؟ مستحيلة. يعني أقر خواهي قوري إزباري هبا توبزي هبا لبو عبدكاني توبزي ليكردن هتا خدا نازبن، بەڵام کە تۆبزیت لێ ناکە لەسەر پەرستنی خۆی، لەسەر عیبادەتکردن لە بۆ خۆی، چۆن تۆبزیت لێ ئەکە لەسەر گومڕاکردن؟ ناخوای گەورە
نکەس گومڕائەکە بە معنای ئیجباریەکە نکەسیش هیدایەت ئەدە بەڵکو ئینسانەکە اختیاری هیدایەتەکە ئەکەن اختیاری ضەلالەتەکە ئەکە ئەوجا خوای گەورە خەڵقی ئەکە. جا لێرە فەرمێ ئەگەر خوای گەورە بیویست بە هەموو خەڵکی دەکردە ئومەتەن واحیدە یەک فکرە یەک بۆچوون خلاف نەئەمە بەڵام ئەفەرمێ چی وەلا یەزالونە مختەلیفین بەڵام بەردەوام لە خلافتان هەر هەیە ئیلا من ڕەحیمە ڕەبوک مەگەر خوای پەروەردگار ڕەحمی پێ بکا کەسێک ولذلك خلقهم استشهادەکەمان لێرێ بەڕێزان هەم ولا يزالون مختلفين هەم ولذلك خلقهم مفسرون أفرموا رحمة إخوان لبي ولذلك أم اسمي إشارة أتوانين بيجيرين ولا بو اختلافك يعني خلقهم للاختلاف خواهي قولك كدروستي كردون بو اختلاف دروستي كردون باشا يان لبو رحمتك دروستي كردون إلا من رحم ربك ولذلك خلقهم لبو رحمتك يعني خواهي قولك ما بستيتك الرحم بعبدكاني بكات برزان أما بالنسبة خاڵی یەکەم کە گوتمان لە ڕووی فکریەوە پێویستە ئەم کەسێکە پێشی بچیتە ناو پرۆسەی هاوسەرگیری ئەبێ ئیستیعدادی هەبی لە ڕووی فکریەوە لەو سێ خاڵانە لە ڕووی گوتمان وەبیرتانە سێ نوختەمان باس کرد بەڵێ ئەلمەسئولیە قوربانیدان باشە قبولکردنی بەرامبەر زۆر باشە بەڵێ خاڵی دووەمین لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی ئابووریەوە ئەبێ ئامادەسازی هەبی ئەم کەسە ئەو جا بچیتە ناو پرۆسەکە یعنی ئەبێ لە زووەوە ئیستیعدادی ئەوەی هەبی کە بزانی بە واستەی زەواج پرۆسەی زەواج کۆمەڵێک ئەرچی ماڵی ئەکەویتە سەر شانێ ئەوەی مەسئولیەتەکە فراوانترە ئەم جارە لە ڕووی ماڵیەوە یعنی مەثەڵەن کە زەواجەکە ئەکا ئێدەبی مارەی بداتە ئەم ژنە ئەمە واجبە و ئەگەر کەسێک ئافرەتێک مارە بکە بەنیەتی ئەوەی کە مارەیەکەی نەداتێ بەس وەکو هەر خەڵەتانێک لە حەدیثە هاتووە فەرمێ ئەم کەسە زانیە زۆر خەتەرە لۆ چونکە فێری لێ کردووە یعنی گوتیتی مەسەرەن 50 میسقال ها ئێستا زۆرە 200 میسقال و 500 میسقال ئێمە درۆیە یعنی 500 میسقالی لەکوێ لەوەکە یعنی بەو نیەتە ئەگەر مەهرەکە دیار بکە کە نەتیجە بۆی نەکا بەو نیەتە ئەمە خەتەرە زۆر بۆیە پێشی زەواجەکە ئەبێ بزانی تەبعاتی مالی زۆرەکەویتە سەرشانی مەثەلەن مەهرەکەیە دواتر گواستنەوەیە اینجا مەسەلەی نەفەقەیە مەسەلەی خانوو مەسکەنە یان دەبی خانووی هەبی یان دەبی خانووی بەکرێ بگری و اینجا مەسەلەی پێداویستیەکانی ژیانە مەسەلەی دکتۆری و پزیشکێکە لە ڕۆژگاری ئێستا مەسرەفی زۆر هەلە بۆ ئەوە ئەڕوە ئەبێ ئیستیعدادی لە بۆ ئەمانە هەمووی هەبی ئەو جا بچی زەواجەکە بکە بەڕاستی هەتا هەندێک لە مامۆستایان ئەبینە هەر لە بۆ تەرجیعیان بن حسن و زەنی باشیان با بڵێن وها تەفسیر بکەین هانی گەنجەکان ئەدەن ئەڵێن ئەم ئاەتە دەیننەوە یەکون فقراء یغنیهم الله من فضله ئەگەر فەقیرش بن با زەواجەکە بکەن ئەوە خوای گەورە دەوڵەمدانەکە لە ڕاستیدا ئەمە وانییە بەڕێزە ئەمە تۆ دەبێ ئاەتەکە بخوینەوە لە سیاقی ئاەتەکان تەفسیری ئاەتەکە بکەی خوای گەورە چی ئەفەرمێ سبحانه وتعالى أفرمي وأنكحوا الأيام منكم والصالحين باشي وأفرمي إن يكونوا فقراء يغنيهم الله من فضله يعني چی؟ يعني أفرمي أواني ولين أواني سرپەرشتی کچ و کوڕەکان ئەکەن با زەواج ئەنجام بدەن لە بۆ کوڕ و کچەکانیان يعني چی؟ يعني با مەسرەف و پێداویستی زەواجەکە ئەوان جێبەجێ بکەن جا ئەگەر بێت و مارەیەکەیان لۆ دابینکردن خانوویان لە بۆ دابینکردن چه ئەمینیتەوە مەسەلەی مەسرەفی ڕۆژانە ئێقەیناکە ئەو کاتی یەکون و فقراء یغنیهم الله من فضله کابرا قاتی ئەوەندەی لە باریدا هەیە مەسەن ڕۆژە ئیشێک بکە کەسابەتێک بکە بەشی مەسرەفەکەی هەر دەبی بەڵام کەسەکە هیچی نییە برێ وەڵا دەی ئەوە زەواجە و زۆر زەڕورە و بچم زەواجەکەی بکەم ئەی ئەوە نییە خوا فەرموویەتی ئەگەر فەقیر بن دەوڵەمەندانەکە ناوان نییە هەڕێک لە دوو ئەم ئاەتە خوای گەورە فەرمێ وليستعفف الذين لا يجدون نكاحا حتى يغنيهم الله من فضله ئەوانەی کە ماڵیان نییە کە زەواج دروست بکەن پێک بینن ئەفەرمێ باچی بکەن با عەفیف بن باجارێ زەواج نەکەن ڕابگرن زەواجەکەی تا ئەو کاتەی خوای گەورە دەوڵەمەندیان ئەکا با ئەو کاتی پرۆسەی زەواجەکە ئەنجام بدەن بۆیە بەڕێزان ئەمە زۆر یعنی واقعی خاڵێکی گرنگە بە تایبەتی لە ڕۆژگاری ئێستامان زۆربەی زۆری کێشەکان لەوەیە کە
پیاوەکە خۆی لەبەر زەواج ڕائەکە بەڵام ئەبینی وەزیفەی نییە هیچ ئیش و کارێکی نییە و مەسەن لە ماڵەوە دایک و بابی برن بابی دەوڵەمەندیە بەو نەوعی کە مەسرفەکەی بکە خۆ ئەگەر ئەمانە هەبن قەیچێک یعنی مەسەن بۆ نمونە باوکی دەوڵەمەندە زەواجەکەی لە بۆ ئەنجامەدە ئاسایە شتێکی باشە یا هەتا ئەگەر مؤسسەیەک هەبی مؤسسەیەکی خەیری باشە زەواج پرۆسەی زەواج لە بۆ خەڵک ئەنجام بدە قەیچیەکە زۆر باشە بەڵام کە هیچێک لەمانە نەبوو ئەو جا گەنجەکە برێتە ئافرەتێک وڵادەی با پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەین ئەمە بەڕاستی فێرکردنە لەوە شەیخەکە فەرمێ گەنجێک هاتەلام گوتی ئوستاز لە کولیە ئافرەتێکم دەستنیشان کردووە ئافرەتێکی محەجەبێ و دیندارە و ئاوایە و ئاوایە قسەمان لەگەر یەکتی کردووە لە بۆی کەوا زەواجەکە ئەنجام بدەین هاتوومە بزانم ڕێی جەنابەت چۆنە گوتم زۆر باشە خۆ پرۆسی زەواج لە بۆ گەنجان و لەو زروفە هەر زۆر زۆر زەرورە بەڵام تۆ ئیمکانێتت هەیە گوتینە وەزیفەت هەیە نەخێر معاشێکی مانگانت هەیە نەخێر بابەت یارمەتی دەدا نەخێر گوتی هەرچی لێم سوال کرد هەر نەخێر گوتم کاکە تۆ کەسێکی خۆشش نییە پێت برێن بەڵام تۆ درۆت کردووە لەگەر ئەو کچە نایا شێخ کویانی درۆم کردیە بەخوای بەڕاستیم بووە ئێبا قەیناکە بەڕاستیتە بەس کە ئەتوو هیچت نەبی ئەو ئافرەتەی بگوازیەوە خانی لۆدابین بکەی مەسرفی بکەی ئێمە کاتە درۆکردن بەم شێوازە نابی تۆ خۆت تووشی ئەو مەسئولیەتە بکەی و کە دواتر نەتوانی بیبیتە سەر طبعا ئێستا ڕۆژانە یعنی حاڵەتی تەلاق هەیە کە ئەگەڕێتەوە لە بۆ مەسەلەی نەبوونی ئیمکانیت یعنی هەر مامۆستایەکی خزمی خۆمە لەو ڕۆژانە گوتی یەکە کات گوتی مامۆستاگەر لەگەرمان بهەی ژن تەلاقدانێکە گوتم بابە هەر ژنمارەکردنش بی قەیناکە بەس تەلاقدانەکە باش نیە وڵا گوتی چ بکەینەوە حاڵ و مەسەلەکە ئاوایە و گوتی قسەم لەگەرکردن خێرە لەبەر چی یعنی تەلاقێدا گوتی وەڵا ئەوە کە ژنەکەی مارە کردیە کوڕەکە فەقیر بووە نەیتوانیە خانووی لە بۆ دابین بکە دوایە ماری کچەکە ڕازی بوو نەگوتیان کاکە مشکلە نیە دیارە کوڕێکی دیکەیان هەبووە وتیان ئێمە هەر ڕازین بە هەردووچیان ئەگەر خانێکی بەکرێ بگرن باەکەچیان لەسەرەوە بێک لە خوارێ گوتیان باشە بەس گوتی ماری کچەکە گوتیان دەبی ناوبڕێک هەبی ینی لەوەی کە حاجزێک هەبی خۆ ناکرێت پێکەوە بن گوتیان وڵا ئەوەشمان پێ ناکرێت بابە ئاخر ناکرێ چۆن نەبی ینی دوعائیلە لە ناو یەکدی خۆ ینی بەنسبەت ئەو دوو ئافرەتە لەگەر ئەو دوو پیاوە نەزەریان یان با بڵێن پێکەوە بوون و اختیلات و ئەمە خەلوە حرامە گوتی نەتیجە پێیان نەکرا ئەوە دابین بکەن بۆیە ئێستا خریشی ئەوەی نەکە تەلاق یعنی ئەمە چەندی بەچەند یعنی من واقعی بەسەر هات یەکەم گوێرە بوو لەو ئاخیرانە لە سلێمانی نازانم جەنابتان بینیتان زۆر یعنی ناخەژێن بوو کە پیاوێک دووسێ منداڵیشی هەبوو هەتا بە حسابی خۆی یعنی باسی لەوە ئاکرد کە زۆر بە مەحەبەت و خۆشەویستی یعنی ئافرەتەکەی هیناوە دەی دواتر پیاوەکە ئیمکانیەتی نەبووە فەقیر بووە ژنەکە ئیدارە نەکردو گوتیتی دەبی تەلاقم بدەین یعنی زۆر پەرۆشی بوو یعنی پیاوەکە لە کاتێک کە قسەکانی یەکرد ئەگریا بەڵام ئیدی ئافرەتەکە هەر ئیداری نەکرد لەگەری ئەگەر پێشوەخت ئیستیعدادی هەبی لە بۆ ئەمە تووشی ئەم حاڵەتە نابی بۆیە ئەگەر ئێمە تەماشای پێغمبەر بکەین صلی الله عليه وسلم جنابتان ئەزانن لە چەند زەواجی کردووە چەند 25 ساڵ 25 ساڵ بەنسبەت فترەی زەمەنی ئەو کاتی لە بۆ مەکە وەختەشی تەخیرە یان زووە یان وەسەتە تەخیرە بەڵێ لەبەرەوەی ئافرەتە بۆ مەسەن لە 10 ساڵی شووی کردیا گەنج هەبووە لە 12 ساڵی 15 ساڵی یعنی مەسەرەن بۆ نمونە ئەگەر وەکو برێن لایکم یەکەی وەربگرین 15 ساڵی بۆ 20 ساڵی زەواجی کردیا یا پێغمبەری خۆ سەلەم یعنی گەنجێکی زۆر جوان و ڕێکوپێک و ئەوانە بووە ئەی بۆچی تەخیری کرد هەتا 25 ساڵی بەڵێ لەبەرەوەی فەقیر بوو لەبەرەوەی ئیمکانەتی نەبوو خۆ ئەگەر چی پێغمبەر سەلەم یعنی شوانەتیشی کردیە تیجارەتی کردووە لە بۆ خەدیجە یعنی معاملەی کردووە 2000 چووە لە بۆ شام و گەڕایتەوە بەڵام چونکە خۆی ئیمکانەتی نەبووە خۆی داوای ئافرەتی نەکرد هەتا ئەو کاتەی خەدیجە خۆی ئافرەتێک ئەنێری ئەڵێ ئەگەر داخوازم بک من مردی پێ ئەەکەم ئافرەتێکی دەوڵەمەندیش بوو لێو کاتی نور عەلا نور قەیسیەکە یعنی ئەو کات پێغمبەری خوا صلی الله علیه وسلم ئیستیجابەی ئەبی و زەواجەکە ئەکە بەڵام پێشتر نایکە مثلا ئیمامی عەلی خوای لە ڕازی بیت ئیمامی عەلی لە فترەی گچکەی لە ماڵی پێغمبەر بۆ صلی الله علیه وسلم باشە و ئەشی زانی ئەگەر بچیتە داخوازی فاتیمە پێغمبەر صلی الله علیه وسلم فاتیمەی پێ ئەتە بەڵام نەئەچوو حتى ئەڵێ لە سیرەیە باسەکە مثلا ئیمامی ئەبوو بەکر ئیمامی عومەر خوان ڕازی بی هەردووچیان ئەچن لە بۆ داخوازی بەڵام پێغمبەر ئەفەرمی صلی الله علیه وسلم تێدەگەم ئێوە لە بۆ خزماتیتانە و وەکو چاکە ئەوانەیە بەڵام پێم وایە هێشتان فاتیمە گچکەیە ڕەفزیان ئەکە
هەر مەبەستێتی کە علی بێتە داخوازی ئەنی مەبەستەکەی ئەوە بووە بەڵام ئیمامی علی هەر ناچی هەتا ڕۆژێک ئافرەتێک هەست بەو مەسەلانە ئەکە ئەچیتە لا ئیمامی علی ئەڵێ بۆچی ناچی فاتیمە داخواز بکەیت ئەویش ئەفەرمی جا من هیچم نییە یعنی بەس نەوەک بچم داخوازی بکەم ئەڵێ پێم وایە ئەگەر بچی داخوازی بکەیت پێغەمبەر صلی الله علیه و سلم فاتیمەت پێیاتە وڵای دی ئەویش ئەچی ئەفەرمێ چووم سەلامم لێ کرد و دانیشتم و بینێکی دانیشتم بەبێ قسە زۆر شەرمم کرد پێغەمبەر فەرمووی سەلام ئەلەکە حاجە یا علی ئیشێک کارێکت هەیە ئەرێ شەرمم کرد بێدەنگ بووم بەڵام پێغەمبەر سەلام ئەفەرمێ تێگەیشت فەرمی وا پێ ئەچی بۆ ئەوە هاتبی کە داخوازی فاتیمە بکەی وتم ئەرێ وەڵای ڕەسوڵ الله برام شەرمم کرد با بڵێ دەفەرمی باشە پێت ئەدەم بەڵام چت هەیە وتم وڵات تەنها دڕعێکم هەیە ئەوجا فەرمی باشە وە لەسەر دڕعەکە مارەتەکەن طبعا لۆچی پێغەمبەر سەلام پێیدا لەبەر ئەوەی خۆی بڕیاریدا کە هاوکاریان بکە یعنی ئەمەش حاڵەتێکی زۆر زۆر زەرورە لە ئێستا ئەگەر مەثەلەن بابی کچە دەوڵەمەند بی چی تێدایە یعنی ئەگەر هاوکاری کچەکەی بکە و هاوکاری زاوایەکەی بکە پێغەمبەر وای کرد سەلام یعنی کە ئیمامی علی گواستیەوە فاتیمەی گواستەوە مەثەلەن وەکوەرەی جۆشەک و بەتانی و بالیف و ینی کوندە و ئەوەی کە ئاو خواردنەوە ئەوانە بوو مەجموعەیەک لەو شتانە هیچیان نەبوو چونکە هەموو ئەوانە پێغەمبەر سەلام پێیدا وەکو هاوکاریەک بۆیە پێغەمبەر سەلام کچەکەی خۆی بە ئیمامی علیدا خوا لێی ڕازی بێ ئیدی نمونەی ئەوەمان زۆرە بەڕێزان ینی نامەوێت زیاتر کاتان بگرن بەوە کە ئەبێ کەسێک مەثەلەن پێشی پرۆسەی زەواج ئەنجام بدە بەڕاستی ئەبێ ئیستیعدادی هەبی لە ڕووی اقتصادیەوە خاڵی سێم و کۆتایی لە ئیستیعداد پێشی زەواج ئەوەیە کە لە ڕووی ئیجتیماعیەوە ئەبێ کەسەکە چ ژنە چ پیا و ئەبێ ئامادەسازی تێدا هەبی لە ڕووی کۆمەڵایەتیەوە کارن ئیجتیماعی ئەتوانین یعنی تەفسیری بکەین بە دوو جانب جانبی یەکەم ئایا ئەو کەسە خۆی کەسێکی کۆمەڵایەتیە یان کەسێکی ئینعیزالیە وشێرێن داخراوە طبعا ئەسڵی تەبیعەتی ئینسان وەکو لە ڕووی ئیجتیماعیەوە زانستی ئیجتیماعی و کۆمەڵناسی ئەرێکی ئینسان کائین اجتماعي بطبعه و تعريفێکی مەشهورە لە بۆ ئینسان ئەرێ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە ئینسان بەڵام جاری وهەیە مثلا کەسی وهەیە کۆمەڵایەتی نییە قاعدەی فقهیمان هەیە ئەرێ الحكم للشائع الغالب لا للقليل النادر ئێمە حکمەکە لەسەر زۆرینەکە ئادەین تاکتاکە مشکلە نییە بەڵام تاکتاکەمان هەیە لە ناو کۆمەلگا کەسی داخراوە یعنی حەزی بەوە نییە لە بچیتە سەردان تێکەراوی بچیتە مثلا سەفرە و سیاحات هەر بەوی بی لە غورفەیەکە دانیشیت یان خریکی ئیشەکەی خۆی بیت یان خریکی موبایل بی مثلا هەر بە شتێک لەوانە خۆی خەریک بووە تەبعەکەی وای هەر کەسێک تەبعی بەو شێوازە بی بەڕاستی گوناحە برێ ئەمە زەواجی ئەکە لۆچی لەبەرەوەی بەم شێوازە زەواجەکە بەڕێوە ناچێت یعنی ئەکرێ مثلا ژن و پیا و لە غورفەیەکا بی ئەو لەو سەری خریکی موبایلی بی ئەوش لەو سەری یان ئەو لە غورفەیەکا بی ئەوش لە غورفەیەکی دیکە بی ناکرێت ئەکرێ سعاتێک بەو شێوازە 2 ساعت بەڵام ئیدی ئینسانە پێویستی بەوێ پێکەوە دانیشی قسە لەگەر یەکتر بکەن ئاڵوگۆڕی ڕەوە بۆ چوون بکەن کەواتە ئەگەر کەسەکە ئینعیزالی بوو بەڕاستی نابی زەواج بکەن ئەمە ئیستیعدادەکە لێرەوە بەڕێسە اینجا بۆ ئافرەتەکەش بە هەمان شێوە ئەگەر ئەویش ئافرەتێکی مەسەلەن دوورە پەرێز بیت هەر حەزی لە تەنهایی بیت یعنی جاری وایە مەسەلەن ئافرەتەکە تا لە مەسەلەی نان خواردنە هەر پێخۆشە بە تەنها نانەکەی بخوا ناکرێت بێ پێکەوە مەسەلەن بێنە سەر سفرەکە ئەمە یعنی نقطەیەکی گرنگە من هەر لە نزیکەوە عائلەیەکی ناسیارم هەیە بەڕێزان 2 زەواجیان کرد هەردووشیان سەقەت هەردووشیان نەتیجەکەی تەلاق بوو لەبەرچی لەبەرەوەی عائلەکە عائلەیەکی داخراوە یعنی یەکەمیان زەواجەکەی کرد و گواستیەوە وا بزانم 2-3 مانگ پێکەوە ژنەکە داوای تەلاقی کرد لەبەرەوەی عائلەکە ئەوەن دائیمەن لە ماڵێن لای زۆری ئەچیتە سەر ئیشەکەی خۆی دێتە ماڵەوە سەردان کمە زۆر دەگمەنە ئەگەر بە ساڵ یعنی سەردانێکی خزمێک بکە چونە بازار و ئەوانە زۆر زەرور نەبی ناچی لێ ئافرەت ناتوان یعنی ئەو ئەیەوێ مثلا هەر ئیش و کارەکەی خۆی بکە بچیتە سەر ئیشەکە و بێتەوە ماڵەوە ئافرەتیش خۆ هەر ناکرێت لە ماڵەوە بە تەنها دانیشیت دەرچوونێکی نەبی تەنەفوسێکی نەبی ئیدی ئافرەتەکە تەلاق درێت ئەوەی دووەمیان مارە کرا لە بیدایەتیشا پێیان گوتیان نا باش دەبی ئینشاڵڵا وڵا دواتر بە هەمان شێوە حاڵەتەکە لە خیلالی تەلەفۆن و تەلەفۆنکاری دەرکەوت یعنی کچەکە مەسەلەن ئەیگۆ ئەگەر ئەم گوازیەوە دەبی بەو شێوازەبی و سەفەر بکەین و ئەمن ناتوانم یەک مانگ هەر لە ژۆرێ بم کوڕەکە معاون تۆ بیبوو وتی وەڵام من دوکانم هەیە طبعا لێ معلوماتی ئەزانم 1 ساعتە من قسەم لەگەر کردن بەڵام هەر کەلچی نەبوو نەتیجە تەلاق درا و
لێک جیابوونەوە کەواتە ئەگەر لە ڕووی ئیجتیماعیەوە کەسەکە ئیستیعدادی نابی زەواجەکە بکە گوناحە بەشداری لەو پرۆسێ بکە. جانبی دووەمینی ئیجتیماعی بەڕێزان لە ڕووی با بڵێن ئاستە کۆمەلایەتیەکەیە کە لە فقهی ئیسلامی پێگوتێ الکەفاءە فی الزەواج، یعنی چی پێرن، یعنی لە یەک وەشانەوە هاوکوف بوون هاوشێوە بوون، یعنی ئەبێ لێرەوە تۆزێک لێک نزیک بن. یعنی مەسەلەن ناکرێ مەسەلەن ئافرەتەکە دکتۆرە بی بەڵام پیاوەکە نەخوێندەوار بی. طبعا زیاتر لە ڕووی شەرعیەوە لێرەوە ڕەچاوی ئافرەتانی کردووە، ئەوەش مافێکی زیاترە بە ئافرەتان. لەبەر چی بەڕێزان؟ لەبەر چی یعنی زیاتر مراعاتی ئافرەتانی کردو، یعنی کە باسی کەفاءە ئەکەین لە فیقه ئەڵێ ناکرێ کچی کەسێکی عالم شوو بکە بە کوڕی کەسێکی کەناس مەسەلەن، یعنی هەر زیاتر ڕەچاوی پێگەی ئافرەتی کردیە ئی پیاوی حیساب لە بۆ نەکردیە. دەست خۆش بی لەبەرەوەی چونکە پیاوەتوانی عیلاجی لە خۆی بکات چ بەوەی کە ژن بهێنیت ژنی دیکە چ ئەتوانی ژنەکەی تەلاق بدە، بەڵام ئافرەتەکە ئەکەویتە ژێر نیکاحی ئەم کەسە دواتر ببینە و بەردەی زۆر بە تەفریقی قەضایی یان بە مەسەلەی خولع بەو حاڵەتانە ئەو جار ئەتوانین. بۆیە لە کەفاءەتە ئەمە ڕەچاو کراوە مەسەلەی دین، مەسەلەی سلوک و ئەخلاق، مەسەلەی نەسەب و حەسەب، مەسەلەی علم، مەسەلەی سەقافەت، یعنی ئاستی ڕۆشنبیریان، مەسەلەی اقتصادیەکەمان باس کرد، مەسەلەی تەسەوور و بیرکردنەوە، هەموو ئەمانە زۆر گرنگە لە یەکتر نزیک بن، هەتا لە یەکتر نزیکتر بن وەکوەرەی چانسی با بڵێن نەجاحەتەکە زیاتر ئەبی. ئەگەرچی زیاتر زانایان تەئکید ئەکەنەوە سەر مەسەلەی تەقوا و دینداری کە بە تایبەتی لە بۆ ئافرەتان ئەوە زۆر گرنگە، یعنی ئەکرێ ئافرەت زۆر ئیهتیمام بە مەسەلەی ماڵی نەدا، بە مەسەلەی شەهادە نەداتن، هەتا پیاوەکەش ئەگەر بۆ نمونە کولێشی تەواو نەکردبی ئەو خەریجی کولێبی ئاساییە، بەڵام ئەوەی کە نوقتەیەکی زۆر جەوهەریە ئەبێ لە بەرچاوی مەسەلەی دینداریە. حەسەنی بەسری بە ڕەحمەت بی پیاوێک هاتە لای گوتی یا ئیمام دوو کەس هاتینە لە بۆ داخوازی کچەکەم، ئەمن کچەکەی بەچیان بدەم؟ فەرمووی ئەتقاهما، چێ لە هەردووشیان بە تەقواترە پابەندترە بەدین بەوەیان بدە. لەبەر چی؟ فەرمووی ئین ئەحەبەها ئەکرەمەها وئین ئەبغەضەها لەم یەظلمها، ئەگەر خۆشی بوێ ڕێزی لێگری، خۆ ئەگەر خۆشی نەوێ زوڵمی لێ ناکە. بەڵام ئەگەر بێت و کەسەکە لایەنی ئەخلاق و سلوک و دینداری و التیزام بە دینی باش نەبی بە شتەکانی تری هەر هەمووی هەبی، بەڕاستی ئەم ئینسانە ئەو ئافرەتە سەرکەوتو نابی لەکن ئەم پیاوە، لەبەر ئەوەی بەهای قیمەتی ئافرەتەکە نازانی، بە شەریکی حیاتی خۆی نازانی و نەتیجە ئەزیەتی ئەدا لێی ئەدەم. ڕووداوانە زۆرن بەڕێزان، خۆتان حتمما بیستوتانە و بینیوتانە. هەر بەوە کۆتایی دەینین دکتۆر نابلوسی باسی ڕووداوەی خۆی ئەکاڵێ لە دوکانێکە لە بازار ئەڕۆیشتم لە دیمەشق، پیاوەکە دیارە تاجیر بووە، گوتی داوای لێکردم پرسیارێکم هەیە، پرسیارێکی شەرعی، گوتم فەرموو. گوتی کەسێک هاتووە لە بۆ داخوازی کچەکەم بزانم ڕئی تۆ چۆنە، ئەکرێ پێی بدەم؟ گوتم باشە کوڕەکە چۆنە؟ گوتی کوڕێکی ڕێک و پێکە، کوڕێکە خەریجی کولیە، دامەزراوە تەعینە، کۆمپانیای هەیە فلانە ئاوا سیارەی هەیە. گوتم براکەم لەو شتانە پرسیار ناکەم، ئەمن باسی لایەنە دینەکە ئەەکەم. وەڵا گوتی باشە ئیدی موسڵمان. گوتم ئاخە هەر موسڵمانەتەکە کافی نییە لە ڕووی ئیلتیزامەوە چۆنە؟ وەڵا گوتی هەندێک زان نوێژەکەەوە هەندێک زان نایکە، بەس کوڕی باشە. گوتم برام ئەتۆ قورئان خوێنیتەوە؟ گوتی بەڵێ. گوتم خوای گەورە فەرمێ وەلا عەبد مؤمن خەیر من مشرک ولو أعجبكم، ئەگەر عەبدێک ئیماندار بی باشترە لە مشرکێک با حوڕ بیت بەس کە ئەو مشریکە واتە ئیلتیزامی دینی نییە، هەرچەندە پێشتان سەر سوڕمان بیت عەبد هەبوون کاتی خۆی. گوتم باشە کە ئەم ئاەتانە ئەخوێنیەوە ئەڵێ چی؟ گوتی ئەلم صدق الله العظیم. گوتم نەتگوتی صدق الله العظیم، لەبەر ئەوەی صدق الله العظیم یعنی خوای گەورە ڕاستی فەرمووەلەوە. تەصدیقەکە یعنی چی؟ تەصدیقی عەمەلی، ئەبێ قسەکە وەربگری، تۆ ئەتەوێ پێچەوانەی ئەمە بکەی. بە هەر حاڵ ئەرێ بەجوێمی نەکرد. دواتر زانیم کسەکەی خۆی دا بۆ کوڕەکە، ئەرێ هەر زۆری نەبرد، کوڕەکە بردبووی لە بۆ گەشتێک لێی عادز ببوو، زۆری لێدا بوو لە ئافرەتەکە، لە دەرگەی تی هاوێت بۆ دەرەوە و تەلاقشی دابوو، لە دەرەوەی شارش بەجێهێشت بوو، بەو نەوعە گەڕابەوە. کەواتە بەڕێزان مەسەلەی ئیستیعداد بەڕاستی لە بۆ سەرکەوتن لە پرۆسەی زەواجە زۆر زۆر گرنگە، بە تایبەتی لەو سێ حاڵەتانەی کە باسمان کردن لە ڕووی فکریەوە
ولا ڕووی اقتصادية ولا ڕووی اجتماعي وكۆمەڵایەتیەوە. أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم ولسائر المسلمين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.